ئەم قورئانە یەک ئاەتی ئەوا بخوێنەوە بە تەدەببوڕەوە بە جێبەجێکردنەوە بەوەی گۆڕانکاری لە ژیان تا دروستکە. ئەگە قورئانت ختم کرد و هەر وەکو ژیانی پێشەوە بۆی بڕواتان هەبێ هەر لە خزمەت قورئاندا بووی بەرەکەتە، بەڵام ئەوەی کە قورئان بۆی هات ڕزگارکردنن لە تاریکستان بۆ نور و ڕۆشنایی، لە گومڕایی بۆ هودا، بۆ هیدایەت و ڕێنمایی کاریگەریەکەی نەهاتوەتە جێ لەسەرت، ئەبێ بە خۆتدا بچیەوە. ئای چەند جوانە ئەم کوردستانە ئازیزە، یا ڕەبی خوایە کوردستانمان پارێزراوکەی، خوایە پارێزراومانکەی لە فیتنەی ناوخۆ لە ناکۆچی ناوخۆ، پارێزراومانکەی لە دوژمنی دەرەکی، خوایە دەستی ناحەزانی کوردمان بە سەرازاڵ نەبێتەوە، پارێزراومانکەی لە دوژمنانی ئیسلام، یا ڕەبی خوایە نە خاکمان داگیرکەن، نە بیر و هۆشمان داگیرکەن، نە ئەخلاق و ڕەوشی موسڵمانەتیمان تێکدەن. یا ڕەبی خوا بمان پارێزی لەوەی کەوا لە غەیری قورئاندا ڕۆشنایی لە شتێکی ترا ببینینەوە بە گومڕایی سەر بنینەوە. یا ڕەبی خوا ئەم کوردستانە لە ئازادی بێبەش نەبێ، کە ئەلحەمدولله ئەم قورئانە بۆتە نور و ڕۆشنایی و گوڵستانی ئەم کوردستانە. چەند جوانە ئەم فیستیڤاڵی قورئان خوێندنە دەکرێت، ئای ئینسان چۆن دڵی دەکرێتەوە کە ساڵانە لە کوردستانە لە شارەکاندا فیستیڤاڵی خوێندنی قورئان دەکرێتەوە. قورئان خوێنانی ناوخۆمان، قورئان خوێنان لە دەرەوە دێنن، هەر یەکەی بە ئاوازێک، بە شێوازێک، بە قیرائەتێک ئەم قورئانە لەگەڵ لەرینەوەی دەنگەکانیاندا هەمووی سەدای ئەڵڵاهو ئەکبەر لەو هەڵانەدا بەرز دەبێتەوە. زۆر شتێکی جوانە، بەڕاستی زۆر پێویستیشە. چەند جوانە پێشبڕکێی لە بەرکردنی قورئان. پێشبڕکەیەک دەکرێتەوە هەر کەسە 10 جوزە قورئان لەبەرکە، 20 لەبەرکە، 30 جوزەکە لەبەرکە، خەڵاتی عومرەی هەیە، خەڵاتی ئەوەی هەیە. ئەمە شتێکی زۆر چاکە ئازیزەکانم. ئەمە زۆر جوانە. قراءاتی 10 بە 10 قراءات قەسەکە قورئان دەخوێنێ، بە 7 قراءات قورئان دەخوێنێ، ئیجازەی هەیە لە قراءاتدا. ئەمە شتێکی زۆر چاکە، بەڵام حەیف تا ئێستا فیستیڤاڵی وردبوونەوە و جێبەجێکردنی ئاەتەکانی قورئانمان نییە، کەەوە زۆر بزەرور بوو. فیستیڤاڵێک هەبێت چێ جوانترین تەفسیری هەیە سەرەڕای تەفسیری پێشینانی ئومەت، ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەمویان بێ و گۆڕیان پڕ نور بێ و زانستیان پڕ بەرەکەت بێ و سەدەقەی جاری بێ بۆیان، چێ ئێستا زیاتر لە قورئان وردەبێتەوە تەدەبوری زیاتری تێدا کە دۆ شتێکی جوانترمان لێ حاڵی بکە بڵێ ئەم ئاەتە مەبەستی ئەوەیە بۆ ژیان و بۆ ژینگەمان، هەروەها بەڕێزان جێبەجێکردنی. چەند جوانە مامۆستایانی قوتابخانەکان فیستیڤاڵی قورئان بکەنەوە، بە منداڵەکان بڵێن ئەم ئاەتانەی وەقەضا ڕەبوکە ئەللا تەعبودوا إلا إياه وبالوالدين إحسانا إما يبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف ولا تنهرهما حتى آخر آياتكان بیکەن بە مەرج لە ماوەی 6 مانگا چیە ئەم ئاەتە لەگەڵ دایک و باوکیان جێبەجێ دەکا، جێبەجێ دەکا. ئەتر ئەمە بێتە فیستیڤاڵی ساڵانە بڕواتان هەبێ بەرەکەتێکی تایبەتیمان بەسەرا دەڕژێ.